نەخشە ڕێگاکەی یەکێتی کۆتا قۆناغی بڕی و پارلەمانی و حیزباش کە ئەنجومەنی ناوەندیە نەخشە ڕێگاکەی بە کۆمەڵێک سەرنج و تێبینیەوە پەسەند کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتیدا. نەخشە ڕێگاکە خرایە دەنگدانەوە لە کۆی 84 ئەندام 77 ئەندام بە بەڵێ دەنگیان بۆ دا و 4 ئەندام بە نەخێر دەنگیاندا و 3 ئەندامی دیکەش بێدەنگیان هەڵبژارد. دوای مشتومڕێکی زۆر و بەگیانێکی هەواڵانە و بەرپرسیارانە نەخشە ڕێگای یەکێتی پەسەند کرا بە کۆمەڵێک تێبینیە کە وەکو پاشکۆ لەگەڵ نەخشە ڕێگاکە بۆ سەرکردایەتی دەنێرین. لە 84 هەواڵ تەنها 4 هەواڵ دژ بوون، 3 هەواڵ بێدەنگ بوون، ئەوانی دیکە دەنگیان بە نەخشە ڕێگاکەدا بەو شێوازەی کە ئەو تێبینیانەی کە هەمان بووە وەکو پاشکۆ بۆیان دەنێرین و لە هەمان کاتیشە ئەنجومەن میکانیزمێک دادەنێ بۆ چوونەتی وەکو چاودێری جێبەجێکردنی ئەم نەخشە ڕێگایە. لەسەر ناوەڕۆک و چۆنێتی جێبەجێکردنی نەخشە ڕێگاکە ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی ناوەندی بە 3 مەرج نەخشە ڕێگاکەیان پەسەند کردووە. یەکەم، ئەنجومەنی ناوەندی دەڵێت دەبێت لە کاتی گفتوگۆدا لەگەڵ پارتی ئەو حیزبە پابند بکرێت بە گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتێکەدا و ناکرێت پارتی لە یەک سەرۆکایەتی زیاتری لابێت. دووەم، سەبارەت بە پرسی ڕیفراندۆمی ئەنجومەنی ناوەندی مەرجی پێشوەختی بۆ پرسەداناوە و داوا دەکات کە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانیش لە ڕیفراندۆمدا بەشدار بن. سێەم، یەکێکی دیکە لە مەرجەکانی ئەنجومەنی ناوەندی تایبەتە بە پرسی هەڵبژارنەکانی ئایندەی هەرێم و داوا دەکەن کە هەر پارێزگایەک بازنەیەکی تایبەت بە خۆی هەبێت، نەک هەموو هەرێم بکرێتە یەک بازنەی هەڵبژاردن. ئەو نەخشە ڕێگا تۆ لای ئێمە بەڕاستی ئەوەی کە لای ئێمە زۆر گرنگ بوو، ئەتوان بڵێم لە ناو هەموو خاڵەکان 3 خاڵیان زۆر ئەساسی بوو. یەک لەوانە کە پەیوەندی بە هەر سێ سەرۆکایەتیەکە هەیە، ئێمە بە تەحەفوزەوە ئەوە پەسەند دەکەین دەبێت هەر سێ سەرۆکایەتیەکە پێکەوە بگۆڕدرێ، بە هیچ جۆرێ وارید نییە کە سەرۆکایەتێکیان گۆڕێ و دوانەکەی تر نەگۆڕدرێ. مەسلەی سەربەخۆیی کوردستان مەرجی پێشوەختی ئێمە وەکو ئەنجومەن وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە دەبێت کەرکووک و خانەقین و شنگاڵ و ناوچەکانی دەرەوەی هەرێم لەو ڕاپرسیە بەشدار بن. دوای زیاتر لە 5 کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەب سیاسی نەخشە ڕێگاکە یەکێتی پەسەند کرا، بەڵام لە ئەنجومەنی ناوەندی بە مەرج ئەو نەخشە ڕێگایە تێپەڕێنرا و ئەندامەکانی پێداگیری دەکەن لەوەی کە دەبێت حیزبەکەیان بە مەرجەکانیەوە پابند بێت. بژاردە باغێنارتی سلێمانی.